بەڵام دەبێت چینای تەوەری دووەمی بەرنامەکەمان کتێبی یاریە فۆلکلۆریەکانی گەرمیان بڵاوکرایە بە خۆشحاڵیەوە کە لە نووسینی ئەحمەد محەممەد کە نووسەر و ڕۆژنامە نووسەکە خاوەنی چەندین کتێب و لە جۆرەها بابەت لەسەر لە ناو کتێبەکانی داهاە و باسی لەوە کردو هەروەها کاگە ئەحمەد ڕۆژنامە نووسێکی دیاری گەرمیانە کە پێ دەگوتێت ما پێی دەڵێن بۆ بەناوبانگە پێی دەڵێن مامۆستا ئەحمەدی ئیزعا کە لا ڕادۆی دەنگی گەرمیان ماوەیەک لەوێ پێشکەشکار بووە لەوێ کاری کردووە. خۆشببختانە لەگەڵ کاری ڕۆژنامە نووسیدا چەندین کتێبی هەیە جا ئێمە ئەمڕۆ باز لەو کتێبە دەکەین کە باز لە یاریە فۆلکلۆریەکانی گەرمیان دەکەن لە کۆندا یاریە فۆلکلۆریانە لە شەوانی زستاندا بەتابێت ئەم یاریە فۆلکلۆریانە خەڵک خۆیان پێوەستە قاڵ کردو و کاتەکانیان بە یاریە فۆلکلۆریەکان بەسەر بدە بەڵام بەداخۆ لە ئێستادا ئەم یاریە فۆلکلۆریانە وەکو لە سەرەتای پرۆگرامدا ئاماژەم پێدا لە ئێستادا کاڵبووەتەوە بۆی بوونی تەکنۆلۆژیا و کاڵبوونی پەیوەندی کۆمەڵەکان بەڵام مامۆستا ئەحمەد هەوڵی داوە لەم کتێبەتا بتوانێت زیاتر ئەم یاریە فۆلکلۆریانە زیندوو بکاتەوە فەرهەنگێکی تێدا داناوە بۆ ئەو کەسانی کە ناتوانن تێبگەن لە وشەکانی ناو کتێبەکە بتوانن لە ناو ڕاوڕۆکی یاریە کوردەواریەکان تێبگەن جا ئێمە وردەکاری زیاتر لەسەر ئەم کتێبە و هەروە سەرجەم بابەتەکانی تری مامۆستا ئەحمەد لەگەڵ خۆی توێژی زیاتری لەسەر دەکەین. مامۆستا بەخێرهاتی بەیانی با من بەدەر لە بابەتەکە لەوە دەست پێ بکەم. پێش بەڕێزت مامۆستا جەلالی شێخکەریم لێرە بوو ئاژەڵ دۆست ژینگە دۆست لە کاری سیاسیدا کاری کرد و بەسمە لە ئاژەڵە کێوەکان دەکرد بەڕێزت ماوەیەک لەم و پێش لە کاتی درێندا بچکە ئاسکێک کرد و دواتر بەڕەڵات کرد و باسێکمان لەمە بۆ بکە. وڵی ئەمە بۆ ماوەیە کە چێ لە دەیم خەلە و خەرمانوانەمان هەیە خولیام ئەوە بوو ئاسک ئەو منطقی ئاسکوشتی زۆرە زۆر خەون بوو خولیان بوو کە بەچکە ئاسکێک بگرم یعنی ئاسکان زۆر جار هاتی نزیکیان بڕوا بکە زۆر جار لە دوور و پەیامە بۆ نادن مامۆسایەکی هاوڕێکشمەیە زۆر جار پێکەوە بوون ئەوی شەر وەکو من ژینگە دۆست بوو ئەمساڵ ئەو خەونەمان ناتەدی یعنی بینیم دەڕاستە چۆن ناو خەلە و خەرمانەکەمان سەیری کرد ئاسکێک لە شوێنێکەوە لە دۆڵێکەوە دەچووچووە سەر ملەیەک یعنی وەکو شێت لە مەودای 400 متر بەسەر ملەکۆ ڕایەکرد لە ئێمەوە دیار بوو دڵی نەهات ئەودی و ملەکە بێ بە هاوڕێکم وتم مامۆستا خەبەری شتێک هەیە وتم لە 100 وتم مامۆستا عامر ئەو مامزە بەچکەی هەیە وتی چۆن وتم مازام تەنیایە دڵیش نایە بەوە چاوی لە ئێمە ئیلا بێچۆکەی جێشتۆ چاوەڕێکە بزانین ئێمە بچینە سەری یان حاڵێ لەو ئەوشتانە وتم پێچی لەو دۆڵەش بێ کەوتە پێش من و دەڕۆین ئەوەندەی نەبرد بڕوا بکە جا تۆسیکە بۆ یەک دوو برادرم ئێستا لایەن ماوە ڕەنگە گویانش لێم بەسڵاومی بۆیان لێرەوە وێنەی ئاسکەکەم گرت ڕایە کرد پەیامیشم بۆیان نادوتم برادرینە ئەو ئاسکا بینم وایە پێچی ئەمە بێچووی هەبێ بڕوا بکە دوای 10 دقیقە لەوێ هاوڕێکەم مامزەکەی گرت وتی مامۆستا ئەمە خۆیەتی هەر بە بچکە ڕەنگە تەمەنی 2 ڕۆژ یا 3 ڕۆژ بواە یەکسەر بوتم بۆی سایق دەڕاستەکە نەزانی و خەڵکی تر نەزانیە و بی بەمە شوێنێکیش ئەمە یەکسەر لە مێشت ماوتم ئەمەی کەمە پەیامێک براکم لەگەڵ مۆبایلەکەم دابێت چونە ئەوە ناو کەورگێکی ئەوەوتم کابیرەکە زۆر مەخە ئێرەوەی بۆی ناوچەکە دیار نەبێ بۆ خەڵکی ڕاوشی ئۆشتانە تۆ من بۆ تەسویرکە وتی چیڵێت تۆ قەت نوێت تۆ وێراکە برادرەکەم وتی مامۆستا پۆلیس با بە پۆلیسی چی من تەوا با بیکەمە پەیامێک بۆ کاریگەری دەستەر خەڵکەوانە بێ یەکسەر لە پاڵ هاوڕێکەمەوە دانیشتم و کەلوپەلی دەرها لە دەشت بەرمانە و خەڵکۆکی پێویستی هێ ناسین ئیتر داوام کرد سوێندم خوات بەخوا بە قورئان بە پیرۆزەکان 1 2 3 4 ڕەنگە بازی خەڵک ئەویت مەسەلەن ئەم سوێندانە چییە من وتمەوە قەنەعەتی خۆمە ئەوە ڕئی منە لەسەر ئەوەی کە بەڕاستی من ئەم بێت چۆم کردوت بە دڵنیایی و بەڕڵایەکەم ئەوە نیە لەبەر چاوی کامیرەکە بەڕڵایەکەم دوجار لە پشتەوە بیگرم نا بێچۆکە لە دەستمە ئەو دەستم لێدا هەستمە کرد هەتر پەی دڵی هات دایکەکەیم لێوە دیار بوو ئەم بێت چۆ ئەم بە ناسکو جوان بوو لە ناو باوشمان نازانم ینی چۆن هەرچی مەکە نەمزان چۆن گزارش لێ بکەم ئەو پەیامەمدا کە من ئەمە ئازادیەکەم تکایە خەڵکینە برادرینە ئەمە ماڵی ئێمە نییە ماڵی من تەنیانێ ئێستا منەوە فرۆشتم یان ها دایکێکی ببینێ چی بکەنەوە پەیاممان بۆ ئەنێرێ پێمانەڵێ کورد ئەوە بێچەکەی منە ئازادیکەن کەی بە خەڵکی ئەوە دیەوە من خەریکە ئاگر ئەگرم ئاگر هەستمەکرد ئەم پەیامە ها لە لای دایکی یعنی وەکو کۆرپەلەکانی خۆماناوە بیرم لێ کردەوە وەجار بەرحاڵ وتمەوە ماڵی سروشتە یاخوا دەسە خۆش بێ ڕۆیشت پیرۆستترینی شت کرد لەگەڵ ئەرکە پیرۆزەکەی خۆشتە ئەنجا لەو ڕێگەیەوە کە ئەو پەیامە و گەیان ئەمێ بێمە سەر پەیامی نووسین و پەیامی بابەتی کتێبەکانە ئاخرین بەرهەمە یاریەکانی کوردەواریەکانی کوردەواریەکانی گەرمیان
باسێکم کتێبەمان بۆ بکە بیرۆکەی کتێبەکە چۆن بوو ئەو بابەتانی لە ناو کتێبەکەی هەن چین و بۆ ئەم کتێبە ینی بەڕاستی بۆ یاریە کوردەواریەکان من لە ڕوانگەی ئەوە کە ینی بەشی زمانی کوردی زانکۆی بەغدام تەواو کردووە لە هەشتاکان چوومە دە زانکۆی بەغداڵە ئەمە هەر دەرفەتێک ئەڕەخسیێنێ بۆ ئەوەی کە تۆ لە ناو دنیای کوردەواریە زیاتر قاڵ اختیاری خۆم بوو بەشی کوردی بەغا دوجار هەستی شەکەم پێگەی ئەدەبیاتی هەر نەتەوەیەک بە تایبەت لایانی فۆلکلۆری پێگەی پێشکەوتنی ئەو کۆمەڵگەیە پێشانەدا ئێمە تەنیا هەر ئەوەندەیە کە تاکو ئێستا خاوەن کیانێک نەبووین وەکو پێویست نەماتوانێت خزمەتی ئەوانەی خۆمان بکەین یاریە فۆلکلۆریەکانمان ئەوانەی کە هەیە کە ناسنامە ئێمە ئەسەلمێنن ئێمە وەکو پێویست دەرفەتیان پێنەداوین وڵاتانی دەرودراوسێ و ژێر دەستەیمانەمەوە کە لێمان گەڕێن ئێمە بگرنەوە سەر ئەو زەخیرە جوانی خۆمان ئەمە وای کرد کە من دەست بۆ یاری فۆلکلۆرەکان بم ئەمجا من خۆشم تەمەنێکم کردووە دوجار هاتووم ئەو یاریە فۆلکلۆرانە شڕمان کردوتۆ لە ناوچەی گەرمیان شڕتر لە ناو گوندەکەی خۆم ڕەنگە خەڵکێک پێشەکی و کتێبە بخوێنێتەوە بڵێ بۆ ئەوەندە باسی گوندەکەی خۆی کردووەوانە هەستم کردووە لێرە من ئیتر شایەتی ناوێ قسە لەسەر شوێنێکی تر بکەم کە ئەم یاریانە وانە بن من ئەڵێم ئەم یاریانە لەم گوندەی ئێمە ئاوها کردومانە ڕەنگە لەگەڵ گوندێکی تر شارێکی تر کە زۆر دووریش نەبن جیاوازیەکی کەم لە نێو ئەم یاریانەدا هەبوو بێ بۆ نمونێمە کڵاوێنمانەیە دا ئێمە ئەڵێن کڵاوێن لە هەندێ شوێن ئەڵێن نۆکڵاوێن لە هەورامان ئەڵێن یاری تەقیلە بەڵام هەمان یاریە ڕەنگە بە گۆڕانکارێکی بەسیتەوە من لێرە تقریبان 160 یاریم یاداش کردووە لەم کتێبە 420 لاپەڕەیە کتێبەکە ئەو کتێبەکەیە 420 لاپەڕەیە 160 یاری تایە 125 وێنەی تایە ئەم وێنان تایبەتمەدی پێداوە بە زۆری خەڵکی ئەو ناوچەیەن و لە یاریەکانە کارکتەر یەکەم و دووەم و سێەمن دیمەنەکانیش لەسەر شاشەیە مامۆستا ئەم وێنانە ئەوانن کە باڵین یارە فۆلکلۆرەکانیان کردوکە زۆری ئەمانە حزوریان نەکە بەشی زۆری هەموویان حزوریان لە نێو ئەو کتێبە هەیە یان کارکتەری ناو یاریەکانن یان خۆشخوانەکانی ناو کتێبەکانن هەمووشیان کۆچی دواییان کردووە بۆ ئەوەی نەبێتە ڕیکلام بۆ حاڵەتێک و مەسەلەن ئەوانەی تێدا بکری هەموویان کۆچی دواییان کردووە دوایەوە ئەم وێنانە زیندوو کردوتەوە هیوا هەیە لە 1800ەکانە مەسەلەن ئەمریکای کردووە 125 وێنەیە 32 لاپەڕی ئەو کتێبە بریتێ لە فەرهەنگۆکێک کە کۆی ئەو فەرهەنگۆکە لە نێو کتێبەکەی هەیە لە نێو کتێبەکەدا هەیە بڵێ بۆ ئەوەی خەڵک لە شوێنێک ئەم کتێبە لە ڕۆژەڵات لە هەولێر لە شوێنەکانی تر ئەخوێنێتەوە پێویست بۆ نەکا فەرهەنگێک لای خۆی دانا دەستی بۆ باو بۆ یاریەکە بگەڕێت دوجار منیش لە نێو کتێبە تایبەتمەندێکی تریشی تایە ئوستاد هەوڵم داوە مەسەلەن کە باسی ئەسپ سواریەکەم یاری بەسەرن ئەسپ سواری هاتووم بە دەرفەتم زانی بەڵێ ببوورە ماساویستم پرسیاریەوە بکەم ئەم هەموو کەساتێک کە لە ڕابردوودا کۆچی دواییان کردو ڕەنگە تۆزی سەخت بێ زانیاری لەسەریان کۆکرێتەوە هەوڵتانداوە لەم کتێبەدا بۆ نووسینی ئەم کتێبە قسە و لێدوانی خەڵکی تری ژوەر بگرن بۆی لەم کتێبەدا بەکاری بێنن بەڵێ لێدوانی خەڵکی تریشم وەرگتووە زۆر خەڵکی تریشم وەرگتووە بەڵام ئەوانە میوێنەکانیان یاداشتە کردووە بۆی تایبەتمەندیەک بدەم ئەوانەی کە کۆچی دواییان کردووە ئەوەی لە ژیان دەماوە ڕەنگە ئاسار بێ سبەی دوو سبەی لە دەستمان ناڕۆ بەڵام ئەوانەی کە نانەوە بەستمەوە نەبوو وێنی ئەو کەسانی کە قسە لێ وەرگرتوون مەبەستمە سوودت لەوان بینی بۆ وێنی ئەمانە بووە سەر کەسانە کۆکەیتەوە هەندی یاری هەیە کۆنا ینی زۆر کۆنە لە سەردەمەکانی منانە بۆ ڕاستکردنەوەی ئەوە وەڵڵا ئەوەندە پڕ و پیرەژنم دواندووە بۆەوەی یەکلای کەمەوە ئەمە ڕۆژێ لە ڕۆژان خەڵگەڵێ نەخێرم یاریوانە بوو بەڵێ زۆر پشتم بۆوانە بەستووە بە تایبەت ئەوانی کە تەمەنیا کردووە من باوکو دایکی خۆم یەکێک لەو خاڵە زۆر گرنگانە بوونە بۆ من کە ئێستا باوکم تەمەنی 90 ساڵی زیاتری تێپەڕان و دایکش مەشتا زیاتر ئەمانە کە لە بن دەستما بوونە خۆشم لە ناو بەشێک لە زۆر لە یاریەکان مامۆستا ئەمە بەشی فەرهەنگۆکەکەیەتی ئێمە لە سلێمانی بڵین من لە تەمەنی خۆمان بەم ناوبوو یان هەن یاریمان هەبوو هەلوکێنمانە هەڵماتێنمانە کرد سەباوکم گوێی لێ بەدزیەوە شتانەمان کردووە کۆمەڵە یاری تر هەبوو چاو شارکیەوە ئەمانە لە هەر ناوچێ و ناوێکی هەیە ناوەکانی ئەگۆڕێ مەسەلەسا بەنمونە وێنەیەکی هەلوکێنی شمبینی لایەنەکە لە گەرمیان چی پێوتە تۆ چۆن توانیتە ئەم جیاوازیانە هەمی وا لە بکەی لەم کتێبەیە
هەمووی بزانێت لە هەر کوردێک لە هەر شوێنێکی خوێنێتەوە بزانێت ئەم یاریە ئەوەیە کە لە لای خۆیان هەیە. تا من هەموو زۆربەی ئەو شتانەی کە لەسەر فۆلکلۆر نووسا و یاریەکان خوێندومەتەوە. باشە. یعنی بڵێم بەدەیان بەسەدا ناڵێم بەڵام بەدەیان کەم مەسەلەکانی خاڵ هینەکانی سەجادی هینەکانی مامۆستا نەسیب فەقری کە مامۆستان بووە هەموو ئەمانم خوێندۆتەوە تەنانەت لە کتێبەکەش ئەڵێم ئەم یاریە مەسەن ئێستا لایەوەت چاوشارکێ لایمە قەرەقەرەی پێوترێ قەرەقەرە ئوستاد من تەنیا بەستە سەر ئەوەش نەوەستاوە مەسەلەن شرۆڤەم کردووە لێکۆڵینیم بۆی کردوێنی ئەم قەرەقەرەیە لە نێو ئەدەبیاتی کوردیە فۆلکلۆری کوردیە چی کاریگەریکی لەسەر کۆمەڵگەی ئێمەیە بۆ نمونە قەرەقەرە لە شەوە ئاکرێ لە ڕۆژە ناکرێت چونکەم کاریگەری لە ڕۆژ نابێت یەکێک لەو خەسەتانەی کە پێشینان ئێمە کردویانە بۆ مناڵەکانمان بۆ کوڕکاڵەکانمان لە کۆڵانەکانە قەرەقەرە لە شەوە کە هەر کەسی ئەڕوان لە پێچێکە لە پەنایەکی تاریکە خۆی ئەشارێتەوە دوجار بانگەکەن یەکە دێتە ژوور ئوستاد کە شتێکیشە بوو لەسەر و چاوشارکەیەکی ئەڵەن ڕۆشتۆ تا ئێستاش نات جا ئوستاد مەبەست لێرە چییە ئەمە لە کۆنا کردویانە جا مامۆستا بوربام لێرە ڕادگرم کە ئاگەحمەد مەبەست لەم یاریانە بێگومان هەر یاریەک ئامانجێکی خۆی لە پشت هەندێکیان بۆ بەهێزکردنی مێشکە هەندێکیان بۆ کات بەسەر بردنە هەندێکیان بێگومان بۆ تەندروستی باشە لەم کتێبەدا باستان لەوە کردووە ئەوتان ڕوون کردۆ کە ئەم یاریانە هەمووی ئامانجێکی لە پشت زۆر بەوردی لە کتێبەکانی نەبینیوە بەڵام من ئەوە کاڵێم ڕەچەشکێنێک کردووە تا ڕادەیەک ئەوە ڕەنگە عیبە خۆڵکێشان بە ڕەچەشکێنی بەڵام ئەوە کامتر بینیوە ئەم وتکاریانتیان نەکردو منەوەم کردوستە مەسەلەن قەرەقەرەکە کەوتم مناڵی کورد فێرەکە ئەم یاریکی مناڵانەیە لە شەوەکرێ بۆ ئەوەی تۆ لە پەنایەکی تاریکە خۆتە شاریتەوە فێر زاد پێیاکەی زاد دەبێت تۆ زاد پێیاکە ئەم مناڵە بەڵێ من خزمێکی خۆمە بوو زۆر ترسنۆک بوو لێ ناوشم بردووە لێرە لە پاڵێکی خۆی پێشانەدا هەتاکو بانگمانەکەت ئەوەندە ئۆقرەی ناگەت خۆی هاتەنە کۆڵانەکەویت فیک یعنی ئەو ئەترسایی خۆی تەسلیمە ئەترسا مەسەلەن یاری ترێ ئوستاد یاری فڕی لەوێ هەیە و ڕسمەکەشم بڵاو کردوتەوە پیرەژنێک پیاوێکی بەتەمە دارشت ماڵەکان لێ دڵخۆی کۆکردەوە پەنجیان لە ئەرزەدا لەسەر فەرچەکە فڕی چیە ئەمە مەبەستەکە لێرە ئەوەیە تۆ مناڵ فێرکەی ئاوەزی تەمرینی ئاوەزی پێەکەی بزانێ مەسەلەن قەل ئەفڕێ فیل نافڕێ دوجا عقوبەیشی هەبوو تۆ تەماشاکە ئەم عقوبەیە واکە مناڵ گوجگۆڵ بێ لەو عقوبەیە بترسێ بۆ ئەوەی زوو تەمرینی مێشکی بدا بزانم ئەمە ئەفڕێ یان نا بۆ نمونە مەسەلەن یاری تریشمانەیە لەسەرەوە مەسەلەن جەلاد و مەلیک بەشقارتە ئەکرا بەڵێ ئەمانەش ئەکرا ئەمە ئەوەش ئوستاد هەموو ئەم یاریانەی کە من لێرەوە ئیشاراتم پێکردو لە ئەدەبیاتی کوردی فۆلکلۆری کوردیەیە ئێستا هەموو یاری عالەمین هەموو یاری عالەمین ینی بەڵام بە شێوازێکی مۆدێرنتراتوە من حەزەکەم دەرفەتم بدەنێ قسە لەسەر یاری مەسەلەن شاغزەڕێ بزنەگە ڕێ بکەم نازانم لا ئێوە هەبووە چۆن هەبووە یان مەگەر تەرجمەیەکی لا ئێمە ئەم یاری هەبووە مەبەستمۆیە مەبەستێکی جوان لە پشتیەوەی ئێمە گەلێکی ئاژەڵداری و کشت و کاڵکاری ئەمە منەتی ئێمە لەسەر ئەم بنەمایە هاتووە دەبێت تۆ ئەم شتانە جوان کەیت و سوودی لێ ببینی ئەو یاریە چی مامۆستا ئەو یاری ئوستا لە نێو کۆڵانەکانە شەوانە کۆوە بووینەوە یەکێکی گەورە هات کە توانایەکی باشبی ئەکەوتە پێشەمومان باقیەکانی پشتی ئەومانەکە تەنانەت تا مناڵی 4-5 ساڵانیش پشتی یەکمانەکە وەکو قەتار یەکێکی گەورەتر هات لە گشتی دڕندەتر و ئاوە مەسەلەن بە قووەتەوە بێ ئەکەوتە پێشمان ئەو گورگ بوو ئەوەی کە ئەکەوتە پێشتی ئەم قافلەیە ئەمە شوان بوو باقیەکەی مێگەل بووی شوانەکەمان هەرچی بکردایە بۆ هەر کام لە ئەڕوا و تێ دەبێ پارێزگایی لەمان بکردایە ئەم مێگەلە گورگەکە نەیخوا بۆیە من ئەگەر ئەو کتێبە ئەفەمکەی هینێکی شتیاچکە من دەقی شعرەکانیش زۆر بەکار هاوردووە ئەجوائیەک دروستە بوو لە نێو ئەم شەوە کە وەکوتم یاریەکە لە شەوە ئەکرا ئەجوائیەکی تاریکە ئەم شوانە بە مەڕ مێگەلەکەی ئەڵێ وریابن ئەوە گورگە و ئەمان خوا و ئەمان با و وا و نازانم چ ئەویش زۆر خۆی دڕندە پێشانەدا و بۆ ئەوەی لەم مێگەلە ببا دەقێک ئەڵێ ئەڵێ ئەمە هین ئەڵێ گورگەڵێ شاغ زەڕێ بزنەگەڕێ بەخوا ئەوەم شەک و مەڕێ بەخوا ناوەی کاوڕەگەڕێ دایکم مەڕە باوکم مەڕە قەپ ئەدەم لەو دووگەتەڕە هەر ئەڵێ گیای شەشپەڕە ئەوانی شەموو پێکەوە دەیان گوت بەخوا ناوەی بزنەگەڕێ یعنی تەنانەت پێشیان ڕەوانە بزنەگەڕێ ببەن ئەمە مەبەست لە پشت ئەمەوە چی بوو ئێمە مناڵمان لە ژیانی لادەیە تا بچووکە
کار و کاریلەکان لە دەور ماڵە ئەلەوەڕێنێ ئاوەزی نەیبی باتە دوور دوجا گەورەترە بێ وردەودە لە کۆتایی ئەبێتە شوان بەم کۆرپەیە تێگەینێ کە تۆ دوژمنێکی سەرسەختت هەیە کە گورگە لە دەرودەشتە دەبێ وریای مەڕەکانت بی دەنا خافڵ بووی گورگتێ مەڕەکان دەبامینێ کامشەکە مینەی قەڵەوەکانیەکە لێرێ فێریەکە کە تۆ ئامادەنەبی بزنەگەڕێکیش ڕێ بدەیت کە ئەو گورگە بیبە ئەمە جۆرێکە لە پەروەردەکردنی مناڵی ئێمە لە ژیانی لادێی بۆ بەخێوکردنی ئاژەڵداری باشە مامۆستا هەندێک یاریمان هەیە کە جەنابەت باست کرد هەندێک یاریمان هەیە کە یاری بیرکارین یانی ژمارەی تایە بە نمونە خەتخەتێن کە کچان زۆریان کرد یا مەسەلەن سێڕسکێن و ئەمان لەم کتێبەیە ئاماژەت بۆ یاریانە ژیاوە کە ئەمە یاریەکەن کە بۆ مێشک باشە کە مناڵ ئەستوانە سوودی لێوە بگرێت بۆ لایەنی بیرکاری و ژمارەیەکان بەڵێ من هەر لەوانە یاری سێڕسکان و یاری ئێمە دامەدامی پێڵێ دامەدامە هەمان ئەو بۆردەی کەم مامۆستا زۆر مەبەستمە یعنی بەڕاستی چۆن ئەم ناوانە و جیا کردوتەوە یعنی لە گەرمیان چی پێڵێن لەم ناوچەیە چی پێڵێن لە ناوچەیەکی تر چی ینی ئەمە بە دوواداچوونە کردووە ببوورە با من پرسیارەکی تۆش ئەوەی خۆشم بەسمە بۆی ئەی مامۆستا هەوڵتان ناوە بوونەوەی کۆسار ئاماژەی پێەیە کە ئەم ناوانەتان چۆن وەرگرتووە کەواتە هەوڵتان داوە سوود لە کتێبی تر وەرگرن کە لەم بارەوە گەر کتێبی تر تقریبەن ڕەنگە 20 سەرچاوە زیاترم وەرگرتووە بەڵام ئەوانم وەکو هاوکاری وەرگرتووە بۆ نمونە کە تەقیلە باسی لێکە مەڵێم لە هەورامان تەقیلەی پێوترێ چکەمان هەر بە کڵاوەڵێن تەقیلە یاریەکە بە کڵاوەکری ئەو کڵاوەی کە کوردەواری لە سەریانیان ئەوەش ئیسفادەم لە چی کردووە ئیسفادەم لەو کتێبانە کردووە کە خەڵکانی تر بۆکوتم سەجادی و محەممەد شەریف وانەکە لە ڕۆژەڵاتە ئیشی جوانیان کردووە ئیسفادەم لەوان ئاماژەشم کردووە لە کتێبەکە کە لەو ناوچانە ئەم یاریانە ئاوهای پێڵێن لا ئەمە وای پێڵێن بەڵام ڕەنگە گۆڕانکاری لە جۆری یاریەکان تا ڕادیە بەڵام لە ناوەڕۆکە لە مەتنا گۆڕانکاری لە یاریەکانی هەموو یەک ئامانچێ بۆ نمونە ئوستاد من یەکێت لەو یاریانە ئەگەر عەفوم کەی ئەم یاریانە تەنیا بەس پرۆڤەی مێشک نییە و تەنیا لایەنی جەسەدی نییە و تەنیا بۆەوەی نیە لە ڕوود دەرونیەوە ترسی مناڵ بڕەوێنیتەوانە لایەنی دیموکراسیشی زۆر جوانتیایە بۆ نمونە یاریەکەیە کە کەوشەکی پێوتێ کەوشەک نابێت پێما لە هەورامانەوە لا ئێمە بازدان و ئەوەیە کە مەسەلەن پێڵاوێک دانەی لێرەوە بازیەکەتی لەوێ کەسێک دێت ئەنوشتێتەوە بەسەریا ئەڕوەی یەک دوان بازدەی لێرە پێمانوت بازبازن بازێ جۆرەکانی زۆرێ ئەمە بەسەر پشتیەکتیا بازدان وێنەکەم بڵاو کردوتەوە بەڵام لە پێم وایە لە ڕۆژەڵاتە کەوشەکی پێوتێ سەجادی ئیشاراتی پێکردووە هەر کەسێک کە ناتوانێت بازدا و ئەکەوێ و بەسەر ئەو کەسەی کە سوژدەی بدۆ لە ڕکوعایە بەسەریا بازدا ئەوە ناچار ئەبێ هەر کەسێ بێ دەبێ ئەوجا ئەو بێ بۆستیە و سوژدە ببا و ئاوا بۆستی خەڵک بەسەریا بازدا لەو حاتمە بەستم لە لایەنی دیموکراتیکەی لێرە چییە لەو کاتانە مەسەلەن ئاغا و دەسەڵاتدار و دەرەبەگەکان و مەلاکان و ئەوانە زۆر جار دەرفەتیان بە خۆیان نەئەدا دەرفەتمان نەماوە بەرنامەکەمان دەرفەتمان نەماوە بەرەو کۆتاییە ڕوین یەک تۆز باسی کتێبەکەی حەسەن زیرەکیشم بۆ بکە کە ئێستا لە من یەک جێڕەیە گەردێک حل لە حەسەن زیرەک ببڕم ئەوە مەجبورە لەوەی برم خاکی لەسەر ئەو یاریە کە قسە لەسەر دیموکراسیەتەکە دەقێکی دوور و درێژی نووسیوە بۆ ئەوەی کە ئامادە نین خۆیان بنوشتێنەوە خەڵک بەسەرانە بازیدا و دۆڕاویشن خاکی لەوێڵێ قبول نابێ بە هیچ بابێ کە کوڕ لە جێی بابی دابێ ئەگەر سوختە مەلای جێهێشت مەلا ملکەچ نەبێ نابێ دەبێ هەر کەسی ئەو یاریەکە دۆڕاندی کوڕی هەر کەسی و لە هەر ئاستوپلێکدا بێ دەبێ سەر نەوی کا و بەستجدە بوەستیە و خەڵک بەسەریا باز بەخوا کاتی حەسەن زیرەکەکەمان نەما زۆر بەس بە کورتی پێم بڵێکەی بڵاویەکەیتەوە ئامادەی چاپە کاروان لە بۆکانی ڕەنگە لە ڕۆژەڵات چاپیکەم ڕەنگە کتێبێکی زۆر نایابێ خۆم باسی ناکەم 72 ساڵ حەسەن زیر لە 72 ئەمری خوای کردیە من 72 کەس دواندووە وتینا کە حەسەن زیرەکیان بە چاوی خۆیان بینی و قسەیان لەگەڵ دەست خۆش بێمەش 72 کەس کۆنتڕۆڵ پێمانەوە تاویکەن بۆ ئەحمەد محەممەد نووسەر و ڕۆژنامە نووس و ڕاگەاندکار و شاعیرش زۆر سپاس مەمنون کام بەیانێ لەگەڵمان ئامادە